ناڵی داهاتی کارەبانیە من بۆ ناتوانم کارەبا بکەم بە 24 ساعت یاوەرە ئەم هەموو پارە ئەی بۆ چۆچێ فەرمانە بەر ئەبێ لەسەر ئەمانە کارکە ئەبێ لەسەرەوە کارکە پاری داهات نەڕاتە دەرەوە لە فەرمانگەکان ئەبێ بزانێ بۆ چۆ ئەچێ اینجا یەک هینیتر هەیە هەنگاویتر هەیە ئەبێ ئێمە یەکەم بە مانگی ڕاز نەبین چکەمە لە مانگی دوڕێن تا دەو کە کەس نازانێت ڕاستەکەن معاشی دە یانزایەن یاڵێ لە 20 ڕۆژە سێ معاشی زەمان ناکرێ حکوومەتێکی درۆزنە حکوومەتێکی بێباکە حکوومەتێکی گەندەڵە ئەمانە کۆمەڵێ میلیشیان لە دۆخێکە هاتوونەتە ئەم کوردستانە بۆ ئەوە نەهاتون کە ژیانی خەڵک چاکەن ئەمانە تەنها قەیران دروست دەکەن هیچ ئێمەیان بۆ مهم نیە لەبەر ئەوە ئەبێ بە موچەی 10-11 وەرگرین اینجا ئەبێ مانگی یەک بە زەمانەوە بچینە دایرە